بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر کێشەی موچە و جێبەجێنەکردنی یاسای بوجە لە نێوان هەرێم و بەغداد دەکەین. حکومەتی کاربەرەکەری هەرێم ئەمڕۆ کۆبوونەوەیکی ئەنجامدا لە ڕاگەنراویدا باس لەوە دەکات کە ئەوان پابەندەکانی خۆیان جێبەجێ کردەوە پێویستە عێراق ئەو شایستە دارایانە بنێرێک کە لە یاسای بوجەدا جێگیرکراون. لە بەرامبەردا دوێنێ وەزارەتی دارایی ڕوونکردنەوەی داوە باز لەوە دەکات کە بە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران بانکی راشیدین و ڕافیدین و ڕەشید قەرز بە حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو یاسای بوجە دەچێتە بواری جێبەجێکردنەوە. لە بەرنامەی ئەمڕۆ قسەرەوە دەکەین ئایا ئالێتی قەرزەکە چۆنە و ئایا بۆچی وەزارەتی دارایی عێراق سورفە بە حکوومەتی هەرێم ناداوە قەرزەکە چەند فایدەی چێتە سەر و جێبەجێکردنی یاسای بوجەش تاوکو ئێستا هۆکارەکەی چییە؟ لەگەڵ ڕێک لە بەڕێزان دکتۆرە بەهار محمود پەرلەمانتاری پێشووی عێراق هەروەها دکتۆر کامران قادر پسپۆڕی یابەری و قسەرە سەرم پرسیان دەکەین. سوپاس یابەدەمونتان دەکەین. دکتۆرە بەخێر بێنێک سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین لە یاسای بوجەوە هۆکارەکەی چی کە جێبەجێ نەکرا حکوومەتی هەرێم دەڵێ پابەندەکانیان جێبەجێ کرد عێراق دەڵێ ئێمە قەرز دەدەین کە بانکی ڕەشید و ڕافیدین تاوەکو یاسای بوجە جێبەجێ دەکرێت. بەڕێزت خوێنەوەت بۆی چییە؟ بەڵێ سوپاس بۆ جەنابتان سڵاو لە جەنابتان و لە بینەرانی کەناڵەکەتان و لە میوانە بەڕێزەکەتان. لە ڕاستیە خۆی ئەمەی کە ئەڵێ بەغدا ئەڵێ جێبەجێ کرا و هەرێم دەڵێ ئێمە پابند بووین و بەغدا دەڵێ پابند نەبووە ڕوون نییە، یعنی نەک بۆ من، یعنی بۆ لەوانەیە بۆ زۆربەی کەسی تریژ ڕوون نەبێ بە تایبەتی ئێمە کە ئێستا لە پەرلەمان نەماوین ڕەنگە ئەندامانی پەرلەمان بەپی ئەو بە دووەداچوونانەی کە دەیکەن شتێک لە ئێمە ڕوونتر بزان. بەس ئێمە ئەوەی کە لە هاوڕێیانمان و لێرە و لەوێ دەیبیستین ئەوەیە کە یەکەم شت یعنی حکوومەتی هەرێمی کوردستان نەوتی تەسلیم نەکردووە، نەوت بەپێی بڕیارێک وەستێنراوە، یعنی ئەناردەکردنی نەوت وەستێنراوە. وەڵی ئەمە ڕەنگە ئەمە بابەتی بەرنامەکەی جەنابەت نەبێ لە ئێستا، ئەمە ڕەنگە گفتوگۆیەکی زۆرتر هەڵبگرێ. ئەگەر هەرێمی کوردستان نەوتی تەسلیم بکردایە، یعنی بە قەراری مەحکەمەی ئیتیحادی و بە قەراری ئەوەی فەڕەنسا پاریس هەیئەی تەحکیمی پاریس پێی نەوەستێنرایە خۆی تەسلیمی بکردایە، وەکو ئەوەی کە ئێمە پێشتر داوامان نەکرد، خۆی بە ئیرادەی خۆی نەوتەکەی تەسلیم بەغا بکردایە و لەگەڵ یا ڕێکەوتایە لە مووقعێکی بەقوەترەوە تەعاملی لەگەڵ عێراقا ئەکرد، یعنی ئەیتوانی کە شروعی خۆی زۆرتر بسەپێنێ. بەس ئێستا کە پێی وەستێنراوە، ئێستا ئەو حکوومەتی هەرێم بە اعترافی خۆی تا ئێستا 85,000 یعنی بە معدل بە تێکرا 85,000 ڕۆژانە بەرمیلی ڕۆژانە تەسلیم کردووە، کەواتە هێشتا یعنی بە تەواوەتی نەوتەکەی تەسلیم نەکردووە. ئەمە یەک. دووهەمیان ئەو کێشەی کە لە نێوانیانایە ئەوەی کە ئێمە بە دوواداچوونمان کردو و بیستومانە زۆرتر لەسەر داهاتە نانەوتیەکانە لە ئێستاە، نەوەک لەسەر داهاتە نەوتیەکان. داهاتە نانەوتیەکان بەپێی قانونی ئیدارەی مالی مادەی 29 لە قانونی ئیدارەی مالی باسی لەوە کردووە کە هەر یعنی بەپێی مادەی 29 ئیحائی مادەکە بەو شێوەیە کە دەبێت داهاتەکان هەمووی بگەڕێتەوە بەغدا، یعنی هەرچی داهات هەیە لە هەموو عێراقدا ئەبێ یەک گیرفان هەبێ، ئەبێ بچێتە ئەو گیرفانەوە دوای ئیبراهیم خەلیلەوە ئەبێ بچێتە ئەوێ لەو گیرفانەوە دیسان تەوزیع بکرێتەوانێ. ئاوا هیە اینجا کە تەوزیع ئەکرێتەوە مادەی 29 باسی لەوە کردووە چی و چی ئەنێردرێتەوە، یعنی لە داهاتە نانەوتیەکان چی ئەنێردرێتەوە بۆ ئیقلیمەکان یا بۆ هەر مەحافەزەیەک. بۆ نمونەڵێ لە 150 لە ڕسوم و زەرائیبی ئیتیحادی مەبەستی لەوەیە کە ئەو ڕسوم و زەرائیبانەی کە لە دائیرە ئیتیحادیەکانەوە دەستیانەکەوێت. مەسەڵەن بۆ نمونە ئێستا ئێمە دەوائیرمان هەیە لە سلێمانی سەر بە دائیرەی ئیتیحادیە، بۆ نمونە سەدی دووکان، بۆ نمونە سەدی دەربەندی خان، بۆ نمونە دائیرەی پاسەپۆرت
پاسپۆرت و ئەوانە ئەو داهاتانە ئەبێ لە سا پەنجای بگەڕێتەوە بۆ یعنی جارێک دوای ئەوەی کە ئەچێتە گیرفانی هین گیرفانە موحەدەکەوە جارێکی تر ئەوەی بگەڕێتەوە بۆ ئیقلیم و بۆ هەرێمەکان یعنی بۆ محافەزاتەکان و هەروەها حصەی محافەزە لە ئیراداتی حدودی یعنی لە پترۆ دۆلار و ئەوانە ئەبێ ئەوەشی بۆ بگەڕێنرێتەوەنە و هەروەها هەموو ئەو ئیراداتانەی کە لە دائیرەکانی ناوخۆی خۆمان دەستەکەوێت ئەوە دەبێ بچێتە بەغدا و بەس دەبێ بگەڕێتەوە جارێکی تر ئەبێ بگەڕێتەوە بۆ ئێرە لە ساسەی بگەڕێتەوە بەڵام لە سا پەنجای دائیرە ئیتیحادیەکان ئەگەڕێتەوانێ ئێستا ڕێگنەکەوتنەکان لەسەر ئەمەیە يعني إما كاتي خوي طبعا ما لسردمي خولي إما درتشو إما بالله لجنة ياساي بين زورت اللجنة مالي تنظيمي لأنا مالية كي كردبو دواتر إما بوصي غير قانوني للجنة قانوني بلام تبيني ما نهبو لسري ودنجش مان بزوري ندا بلام يتر أو مثلا كمينو زورينه تيباري بوشيويا رويش استا بموابي رجنا كوتنا كان لسر أمايا اینجا نازم جنابت باسی قرضی شکل وەکو ئەوی کە قەرزەکەش دراوە بچۆنەوە ئەو کە ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاری داوە دەڵێ بۆ مانگی 9 500 میلیارد بنێدرێت وەکو قەرز بۆ هەرێم بەڵێ جاران وەکو سلفە بوو ئێستا ئەم جارە وەکو قەرز ئەینێرێ ئەمیشەر بەپێی یاسای قانونی بەپێی یاسای ئیدارەی مالیە مادەی 41 و 42 باز لەو جۆرە قەرزاکە بەڵام من لە هەرچەنە ئەوەی هین وەزارەتی مالیە عێراق ئەوەی کە بینیمان بەیان بوو یعنی بەیان بەڵێ ڕوونکردنەوەکەی ڕوونکردنەوە عادەتەن یعنی هەندێک کەلیمات بەکاردەهێنرێ نابێتەوە زۆر وەکو قانونی زۆر ئەو کەلیمەیەکی تیا بوو وتی ئەڵێ ئەبێ قەرزیان ئەداتێ بەرامبەر بە وەدیعەیەک وديعة أوي يعني إما قرض مان هي قرض بزور شواز دابا شكري بوشان جورك مثلا لروي مدة دابا شكري بقرضي قصير المدى وطويل المدى متوسط لروي قرضي أوي قرضي عقارية يا قرضي بازرقانية يا قرضي صناعية أمانة دابا شكرني كتير مان هي بو قرض أو قرضة مضمونة يا مضمونية يعني شتيك هي ضامني أو قرض بك زمانك شخصية يا زمانك عينية كم الله وديعة وتوديعة يعني زمانك عيني بو أو قرضة يعني مثلا بون من قرضك لجنابتك كم خانوك أكم بزماني أو أما وديعية يعني هناك كسيك من هنا وبيجي كم بكفيل أما شاي سدارة كان هرين دبتوا بجامن أو كلمة بلامو هين بو بلامو سير بو كلا بيانك أو أنا هاتبو آية هريمي كردستان شيب كابا وديعة بو أويكا هو بلا بكفيل بو يروم بلا بلام كفيل عيني وكفيل شخصي هي شخصينا أما عينية يعني من أو كلمة بلامو سير بو لبيانك أنا براستي ديني خدمة خصيصات لسين كاك دكتور جناب شو بخير بي سرنجي برزتي لسر ناردني أو براباري وكو قرص وآيا بلين سوشينات يتسر شوكا بانكي رافدين والرشيد هادو كان هر بانكي حكمين سر بلين بانكي ناوندي عراقا بس وكاتا سوشينات يتسر بەڵێ ئێمە ئەگە بین سەری ڕسمە فراوانەکە بکەین ئەوەیە کە ئێمە بودجەیەک مانەیە لە عێراقا و هەرێمەکان و شارەکان هەرێکەوە حسەی خۆی هەیە بەڵام تەنها هەرێمی کوردستانە کەم حسەی خۆی وەرناگرێت بەڵام ئەبێ لەوە بکۆڵنەوە بۆچی وەریناگرێت عێراق مقابلی ئەوەی کە ئەم بودجەیە بنێرێت جارێ با یەکەم نقطە بڵێم ئەو بودجەیە کە ئێمە 190 تریلیۆن دینارە و کورتێنانی 64 تریلیۆن دیناری هەیە واتە 190 مثلا 64 تریلیۆن دیناری لێ دەرکات تقریبا 133 تریلیۆن دیناری ئەمێنێتەوە باقی ویتر کورتێنانە ئەبێ پڕکرێتەوە یان بە قەرز یان بە زیادەی نەود و ئەمانە باشە ئەمە ئەگە پڕ نەکرێتەوە کاتە تۆ لە 133 لە 112.6 وەرەگری باشە لە 133 یعنی با بڵێم 133 تریلیۆن دینارە لە 112.6 ئەو وەرەگری بەس پێش 12.6 بۆ بێت پێویستە چی نەفقاتی سیادی و حاکیمەی لێ دەکرێت وایە یاساکە وایە کە ئەوەی لێ دەکرا بڕێکە بۆ ئەمێنێتەوە بەڵام مشکلەکە لێرە نییە مشکلەکە لێرە حکومەتی عێراقی حسابی ئەوە کە ئایا تۆ چەندێک لە مەعاشخۆرەکە و کوی گشتی ئەکاتە 12.6 مەخاڵ یەکەم ئێمە بەڕاستی ڕژگەمان زۆر زیاترە لە ئەوان وەکو مەعاشخۆر نەک وەکو فەرمانبەر ئێمە ملیۆنێک و 200مان هەیە و خۆیان ئەڵێن 940 ملیارد دینار
خەرجیمانەیە کەواتە لە ئەساسی ئێمە ئەبێ سەیری قەرزەکە بکەین ئەم قەرزە چییە؟ تۆ بەم قەرزە ئیشەکانت دەبرەوێ نەخێر دەبر نابێت ئەی ئەم قەرزە فایدەی لەسەرە؟ بەڵێ لە یاسای بودجێ 658,000 فەرمانبەر بۆ وەکو فەرمانبەر نەک موچەخۆت بۆ هەرێم دیاری کراوە 658,000 حتمما هەمومان ئەزانین کە ئەم ڕێژەیە زۆر کەمترێ لەو ڕێژەیە کە بە فعلی لە هەرێمی کوردستان هەیە حتمما فەرمانبەری تر فەرمانبەر بن بە هێزەکانی ئاسایش و پێشمەرگە و هەمویان ئەمە ینی ئیش بۆ مؤسسەی دەوڵەت دەکەن ئەمانە هەمویان لە 650,000 کەس زیاترن زۆر بە ئاسانی ئێمە باواز خانەنشینەکان بینین هەم خانەنشین پێشمەرگە هەم مەدەنی ئەوەش ئەچێتە سەری کە ئاکاتە ملیۆنێک و 200 ڕەنگە 100 ملیۆنێک و 150 بیانە بەرحەڵ ڕێژەی زۆرە بەڵام ئەم قەرزە ئیشەکانمان بۆ دەبرەکە وەڵامەکەی نەخێر لەگەڵ داهاتی ناو خۆ چکە بەژناکە ئێستا وەزیری دارایی باسی کرد بوو کە لە سنووری دەڵ 320 ملیارە ئەمە جگە لە ئەوەی کە فرۆشتنی بەتەنکەر هەیە 500 ملیارەکە لەگەڵەوە لەگەڵ هاوکاریە و پەیمانان داهاتی ناوخۆ لە هەرێمی کوردستان مقارنەن بە عێراق داهاتەکەی زۆر زیاترە ئەجایتی زەریبیان زیاتر حتمما لەبەرەوەی کە خاڵ یەکەم گومەری ئیبراهیم خەلیل هەیە کە هەموو عێراق شتی ئەوروپا بە خاکی تورا بە تورکیاشەوە بە خاکی تورکیا و تەنانەت بەشێکی رووسیا ئۆکرانیا هەمووی بە خاکی تورکیا و داخلی عێراق بێ بەلێو ڕێگە و گومەرەکەی زۆر زیاتر و عێراق هەموو شارەکانی لە ئەوروپا و لە ڕێی تەنانەت بڵێ تەنانەت هەنێشت هەیە کە لە ئیبراهیم خەلیل لەوێت لە عێراقیش دەرەچێت مەسەکەیەتە ناو عێراق لە عێراقەوە چێت بۆ وڵاتانی تر کە ئەمە بڵێن داهاتێکی زۆری بۆ هەرێم کۆ کردوتەوە بەڕاستی خاڵی دوم ئەوەیە کە نیزامی زەریبی لە هەرێمی کوردستان تۆزە قورسەرەوە لە عراق ئەمانە بۆتە هۆی ئەوەی کە بۆ چالاشی ئابوووریەکانیش لە هەرێمی کوردستان تقریبا وەکو عقارات زۆر بەهێزترەوە لە عراق ئەمە داهاتێکی زۆر گومانیتیانەیە کە داهاتی نانەوتی لە هەرێمی کوردستان زیاترە لە عراق ئیتر بەهەج هۆکارە بێ لە هۆکارەکان بەڵام کێشەکە ئەوەیە کە تۆ کێشە لە ئیراداتان نییە بەڵێ پارە ئیرادات حکومەت دەستیەکەوێ و پارەی باشیشە بەڵام مشکلەکە لە نەفقات هەیە لە خەرجەکان هەیە تۆ خەرجەکانە یەکجار زۆرە یعنی تۆ ملیۆنێک و 200,000 ملیۆنێک و 150,000 جا ئەم ملیۆن و 150,000 هەمووی دیارە پرسیارەکە ئەوەیە ئایا هەمووی دیارە ئەوەیە قسەکە ئەمە ملیۆن و 150,000 یا ملیۆن و 200,000 ڕاستە ینی بەڕاستی 50,000 زیاتریش ینی ئێستا ڕەنگە زیاتریش وێ بڵێ جا ئەمە ڕاستە ئەمانە جێی قسەن بەڵام ئەوەی کە کێشەیە ئەمانەش نییە وازمان لەمانەش ناوە واز بابێنە سەر ئەوەی کە ئایا بەفعلی لە حکومەتی عێراقی حەقی خۆیەتی کە پارە بنێرێتەوە ئەم پارەیە ئاوە بەم شێوەیە ئێنێرە بۆ هەرێمی کوردستان بە پسڕی باشە لێرە دیبیتەکە ئەوەیە کە حکومەتی عێراقی داوای بیرێنەوتەکانی نەکردووە داوای 400,000 بەرمیل نەوتی کردووە 400,000 بەرمیلەکە حکومەتی هەرێمەڵێ فەرمووە 400,000 بەرمیلەکە بیبە هەرچەنە ئەمەیان جێگەی گومانە لێرەیە کێشەکە دروست بکە کاتێک تۆ 400,000 بەرمیلی ئەیتێت 400,000 بەرمیل نەوت ئەبێ کۆمپانیەکانی خۆمان $1 $30 بیتێ حکومەتی عێراقی $6 کەواتە تۆ بێ لە گیرفانی خۆ و یعنی حکومەتی هەرێمە بێت لەو پارەی کە لە بەغا بۆیەت هەموو بەرمیلێک 25,000 بخاتە سەر $25 بخاتە سەر بیا بە کۆمپانیای نوتەکان ئەمە کورتێنانێکی زۆر لە هەرێمی کوردستان ڕۆیە یعنی حتا ئەگەر حکومەتی عێراقی هەموو پارەکەش بنێرێ هێشتا شتەکەمان ئیسفادەی نییە لەبەرەوەی کە کولفەی بەرهێنانی جا بۆچی کولفەی بەرهێنان $1 بۆ لە بەسڕە اینا ئەوە دیبیتێکی ترە بەڕاستیەوە کێشەیەکی زۆر گەورەیە لەبەرەوەی کە کاتی خۆی حکومەت هێرێمەڵێ من بۆیە ئەم عەقدانم کردووە لەبەرەوەی کە وتومە بۆی کە سەرنجی کۆمپانیەکان ڕاکەشمەوە بێن ئێکسۆمۆبیل بیرتانە کە لە ساڵی 2017 حکومەت عێراق پێی دوو یاوەرە لە بەسڕە شکایە بێ لە کوردستان واز بێنی نەخێر وازی لە بەسڕە هێناوە هەر لە کوردستان ئیشی کرد باشە بۆچی لە کوردستان ئیشی کرد لەبەرەوەی کە قازانجی لە کوردستان زیاتر بوو لەبەرەوە هات ئیستثماراتەکەی لە کوردستان کرد بۆچی لەبەرەوەی کە حکومەتی هەرێمیە حکومەتی ئەو کاتی هەرێم عەقدەکانی وا کردووە لەگەڵ ئێکسۆمۆبیل و شفرۆن هەموو ئەوانەی تر کە چی بێت کە قازانجێکی زۆریان باتێ ئێستا ئەم قازانجە چۆتە ملی حکومەت هێرم ئایا حکومەتی عێراقی توانێت عەقدانە هەڵبژێنێتەوە وەڵامەکەی بڵێ ئەی بۆ نایە عەمدەن نایە بۆی کە حکومەتی عێراق حکومەت ڕێگرە یاخود نەخێر عێراق خۆی ئەوێت ئەمە نەبێت بۆی داوای 400,000 بەرمیل نەوت لە هەرێمە کات بەڵام هەرێم ناتوانێت 400,000 بەرمیل نەوت بە $6 بەرهەم بێنە بیا بە کۆمپانیەکان لەبەرەوە ئەگە 400,000 بەرمیل نەوت ئێستا کێشە ئەوشەیە کاکتۆر ئێستا هەرێم بە تێگرا باز 85,000 بەرمیل تەسلیم کرد بە عێراق داوای 140 کردبێ داری لەو قۆناغە ینی ئەوزەم بەسەرەوە شەر کێشەیەکەیە بەڵێ لەسەرەوە کێشەیە ئەو هەرێمی کوردستان بۆیە توانێت ئەوە 85,000 بەرمیل نەوتە تەسلیم کات حد 130 تەسلیم کات لەبەرێکە ئەو نەوتە لە مناطق متنازع عليها دەرێت ئەو منطقەی خۆی بیرەکەی هەڵکەندرا بوو کولفەی بەرهێنانی دەرهێنانی کەمە ئەمەیە بەڵام ئەو حەقلانێک ئەکەوێتە ناوەڕاستی هەرێمی کوردستان ئەکەوێتە ناو هەرێمی کوردستان کولفەی بەرهێنانی زۆرەوە حکومەت عێراقی ئامادە نییە کەیسەکانیان وەرگێت لەسەر قەرزەکە ئێستا ئەوەی کە دانراوە دەبێ بانکی ڕەشید و ڕافیدەی قەرزەکە بدا بە حکومەتی هەرێم و وەزیری دارایی
بڕوا ڕێکەوتنێکیان لەگەڵ واژۆ بکە بە سووی دەچێتە سەر چکە من قسم لەگەڵ ناوی پێشووی لیژنەی دارایی کرد دەڵێ ڕێژەی لە سەدا 9 هەیە ڕەنگە داشکانیان بۆ هەبێ لە سەدا 5 بێ 4 بێ لەو سنوورە فایدەی دەچێتە سەر. بەڵێ دکتۆرە قسەیش کرد باسی وەدیعی کرد بەڕاستی ئەم مەسەلەیە کە کاتێک تۆ قەرز وەرگری ئیلا بوجود زەمانات ئەبێ بە وجودی زەمانات هەبێت ئەو قەرز وەرگری من تێناگەم ئێستا ئەو زەماناتێک حکومەتی هەرێم ئەیا بە حکومەتی عێراق زەماناتەکە چییە؟ ئەم زەماناتە لەوانەیە زەماناتی سیاسی بێت لەبەرەوە سبەینێ هەرێمی کوردستان خاتە ژێرباری قەرزەوە بە هۆی ئەوەی کە ئەی خاتە ژێرباری قەرزەوە لە ڕەنگە بێت لە دادگای فیدرالیش کاتی لێ بکات دوایی چی بکات هەموو وەسائلە سەرچاوەدارایەکانی دەست بە سەرابگری ئەمە بۆ مستەقبل ئەوەیە بەڵێ فایدەیە چێتە سەر ئەگەر هاتوو بەو قەرزە بێت کە بەو شێبە بەڵام ئەگەر بە سولفە بێ نەخێر بە سولفە بێ فایدەی ناچێت تقریبا جۆم لەوە بووە بەڵێ ئەمە قەرزە ئەمە سلفە نییە وەک جاران ها بیرتە ئەیان وت ئەمە سلفەیەک ئەنێرین 500 ملیۆن یا 400 ملیۆن بەس ئەمە ناویان ناوە قەرز کە قەرز بوو فایدەیە چێتە کە فایدەی چووە سەر بە قەناعەتی من ڕەنگە حکومەت هێرم نەتوانێت ئەو اتفاق لەگەڵ بانکی ڕەشید و بانکی ڕەفیدەم کە لەبەرێکە ئەبێ ئیلا بوجود زەمانات ئەبێ زەمانات هەبێ ئەی زەماناتەکە چی؟ سپاس دەکەم دکتۆر بەس باسی زەمانەتەکە ڕەنگە بڵێن من شتێکم میزگوایە ئێستا وەبزانم زیاتر لە حوت مڵکیان هەیە بانکی ڕەشید و ڕافیدەین کە لە هەولێر و سلێمانی دەستیان بەسەدا گیراوە ئەوە ناکەن بە زەمانەت بۆی قەرزەکە بدەن ئەوە یعنی مڵکی ڕافیدەین و ڕەشیدە وانە آخر ئەبێ مڵکەکە هی هەرێمی کوردستان بێ ئەو کاتە بڵێ بڵێ ئەی تۆ ئەبێ ئەو لایەنەی کە قەرزەکە وەرەگرێ زەمان بدا خۆ نەک ئەوی تریان بەس زەماناتەکە ینی بەڕاستی ئەمە بەس ڕوونکردنەوەکەی وەزارەتی دارایی ئەوەی لێن دەخوێنراوە کە شایستی دارایەکان هێرم لە بەغدا زەمانەت بێت وەکو بڵێن کەفیلێک بێ بۆی قەرزە بدرێ بە هەرێم بەڵێ خۆی قانونی ئیدارەی مالی شتێکی لەو بابەتەی تایە کە ئەڵێ بەو حدودەی یعنی بەو حدودەی خۆی مادەی چل لە قانونی ئیدارەی مالی باس لەوە کە کاڵێ ئیقلیمەکان ئەو محافظاتی غێر منتەزەم في ئیقلیم ئەتوانن داوای قەرزێکی ناوخۆیی بکەن بە موافقەتی وەزیری مالیەی ئیتیحادی قەرزی ناوخۆی ئەوەیە ئەو قەرزەیە کە تۆ لە بانقە ناوخۆیەکانێکی نەک لە بانقێکی دەرەکی ئەڵێ ئەتوانێ بەڵام ئەڵێ ئەبێ حکوومەتی ئیتیحادی دوای ئەوەی کە موافقەت ئەکا زەمانی ئەو قەرزە ئەکا بە مەرجێک کە لە حدودی ئەو حسەیە بێ کە لە یاسای بودجەیە بۆ ئەو محافظەیە بۆ ئەو ئیقلیمە دانراوە بۆ نمونە ئێستا ئەگەر بودجەی هەرێمی کوردستان تریلیۆنێک و 200 ملیار بێ بۆ نمونە ئەبێ ئەو قەرزە لەمە تێنەپەڕێ یعنی ئەو مەبلەغەی کە حکوومەتی هەرێم یا ئیقلیم داوای ئەکات و حکوومەتی ئیتیحادی یا وەزیری مالیە موافقەتی بۆکە نابێت لەو مەبلەغە تێپەڕێکە بۆی دانراوە لە ناو بودجەیە بەو شێوەیە بۆیە من بەلامەوە ئەو کەلیمەی وەدیعەیە سیر بوو چکە خۆی یاساکە باز لە زەمانەکە ئەکا زەمانەکە ئەوەیە ئەو بودجەیە کە هەیە بەڵام ئەوەیە کە مادام ناوی قەرزە ئیتر فائیدەی ئەچێتە سەر ئیتر بۆچی سولفە نیە چکە وەزارەتی دارایی عێراق خۆ دەسەڵاتی هەیە وەکو سولفە عرب دەبەس بۆ بەس دەسەڵاتی قەرزینی وەزارەتی دارایی عێراق وەکو قەرز بە ناوی قەرزەوە وایە وەکو قەرز ئەبێ لە ڕێگەی بانقەکانەوە بێ بەم شێوەی کە بە جەناب تەمۆدی یعنی من پێم وایە گۆڕینی سلفە بە قەرز هەم جارێکی تر بۆ ئەوەیە کە هەرێمی کوردستان یعنی بخەنە ژێر زەختێکی ترەوانێت چکە جەناب تەزانی قەرز هەم حدودی هەیە يعني حدودي لروي مبلغه وهروها مدي هي يعني تو تاقي بلا سلفه سوينات تسر اما سويشي اجي تسر بلا دواي باكتاو كردن ابي بدريتو بويا من نيتي كي باش لغوريني سلفه بقرز ناخن مولالاي حكومتي فيدراليه وبو حكومتي هرمي كردستان اما يك دوميان يعني لبدايتي ام برنامج جناب المنيستم إشارة بودم هم أم قصاني كمن دي كم يعني ليرة هيج بمعنى أو نايك هن يعني حق بدين بحكومتي هرم ياخد حق بدين بحكومتي فيدرالي كموشي فرمان بران ببارم تبقري مفروضة أوان أو صراعي خوان أو حكومة موشي فرمان بران هردو لاين بدور بقرين لم صراعي كهيانا براستي أو كهردو كان ديكن بيتشواني قانونا بيتشواني ما في مروفة بيتشواني دستورة بيتشواني
ئەمەی هەموو شتێکی منطقی و قانونی و یاساییە بەڕاستی دەبێ ئەوان هەردوو لایەن ئەو ئیحساسیان هەبێت کە ئەمە بە دوور بگرن بەڵام ئەمەیان نەکردەوە بۆیە هەموو ئەم قسانەی کە ئێمە دەیکەین معنای ئەوە نیە ئێمە لایەندارین بۆ لایەک ئێمە لە ڕووی قانونی و ئەکادیمی و بابەتەکە باز دەکەین خزمەت لەسەرەوەش قسە دەکەین لەسەر قەرزەکە بزانین ئایا ئەوەی کە دیاریکراوە بۆ مانگی 9 و 11 دەکرێت بۆ مانگی تر بەکاربهێنرێت کاکتور سەبارەت بە موچە ئێستا چارەنووسی موچە چی لێبێ ینی چاوەڕێ بکەن بڵێن وەزارەتی دارایی هەرێم ڕێکەوتنێک واژۆ بکە لەگەڵ عێراق اینجا دابش بکرێت لەگەڵ داهاتی ناوخۆشەگەرەوە 500 میلیارە بڵێن بەش دەکات داخل لێکەوتێک چییە و دواکەوتنی موچەیە طبعا ئەم مەسلەی موچە بە بەردەوامی دوا ئەکەوێت و کەڵەکە ئەبێت و دوجار مەسەلەن بەشێک لەو موچەیە ئەتوانین بڵێن خەڵک ناوێ ناوە پاشەکەوت بەس منەڵە مەفەوتێت یعنی و وای لێت یعنی نەک بڵێن ئەمە بڵێن دڵ ناخۆشکردنی خەڵک نییە تۆ بێ ڕاستگۆبی تۆ بێ ڕاستگۆبی لەگە خەکە کاکەکەی بڵێن ناهەوەمانی چەند موچە دەکەیەوە بەسمەوەی ئەگەر ئەو پەڕەکە ئەگەر حکومەتی عراقی پارە بنێرە شتێکترە بەس ئێمە ئابینین کە ناینێرێتەوە تا ئەڵێ 500 بۆ نێرم و بەو مەرجە و قەرزی ئەخەمە سەر و دوای وای لێ ئەەکەم و با تەسبیح حسابات بکەین و لێ 140,000 بەرمیل نەوتنەیە و لێرە من 85 و یعنی ئەمە کێشمەکێشمی زۆرە دیارە ئەمە بوعدی سیاسی هەیە ڕاستەکەی نەک بوعدی اقتصادی ئەوە نییە کە بڵێن پارە لە بەغانێ بێ و یا کێشمەکێشمێکی سیاسی و یان مفلیز نین ئێستا حتمما ئەوان مفلیز نین ئەوان پارەیان هەیە بەڵامی تر ئەوەیە زەختێکی سیاسیە و ئەوێت بەڕاستی چی بکات ئەوێت جوڵەی پێشمەرگە بەدەست ئەو بێت مەسەن وا ئەیبینێت سێ ساڵی تر جوڵەی پێشمەرگە بەدەست ئەو بێت مەسەلەن جاهوی بچێت سەر وەزارەتی دیفاع مەسەلەن هێزەکانی ناوخۆ پێشەوە بێ سنوورەکان بگرێت لە ڕێگەی چی وەگرێت لە ڕێگەی فشاری ئابووریەوە ئەیکات بۆیە پێ دەڵێم کە موچە بە باشی نادرێت چی بکە بڵێن چۆن خۆی حاضر کە چۆن حاضر کە بێ پێشتر باز بکە دوو موچە دێڕەنگە هەندێک خەڵک چوو بێشتی کڕی بێت نه دوو موچە نادرێتەوە مەوسم پێشتر باز دەکرا پێشتر باز دەکرا ڕاستە پێشتری شەر ئەو قەناعەتەمەوە کە نادرێت ناکرێت یعنی حکومەتی عراقی بۆچی مەسەلەن 2.9 ملیار دیناری بنێرێ يعني زختێکی زۆر بێ لەسەر بودجێ عراق زختێکی زۆر بێ لەسەر خەزانەی عراق يعني هیچ پێویست يعني هیچ زختێکی لەسەر نییە ئەوە بنێرن و ئێستاش پیانسەکە من گومانم لێتی مثلا گومان چۆنە کە ئەڵێ بە بەردەوامی ئایا بە 30 ڕۆژدارە 500 ئەنێرێت ئەگەر بە 30 ڕۆژدارە 500 بنێرێ حکومەت ئێرەمە قازانجێت موچە خۆران قازانجانە بابڵین نەک حکومەت ئێرەمە بابڵین موچە خۆران بەڵام ڕایپێشی مثلا بتەوێت کەی ڕایپێشەکە زۆر زەحمەتە ئەو قەرزە ڕاکێشانی زۆر خەتەرە ئەگەر بەناوی قەرزەوە بێ مادام بینیمان کە بەناوی قەرزەوە بۆ بەڕاستی مەترسیدانە مەترسیدارە بۆ ئەوی کە هەرێمەکەێتە ژە قەرزێکی تۆ خۆتۆ ناکرێت سێ مانگ لەسەر قەرزگە ئەی دوای بەچی و قەرزان ئەیدەوە مەسەلەن دوای گەبڵی لە بودجێ بڕمەوە ئێخۆ ئێمە پێشتر سلفە ماوەرگرتووە و لە بودجە بیبڕێنەوە ئێ تۆ ئەسڵەن بودجە یعنی حەسەن نیە لە بودجە ینی حەسەیەکی زۆر کەمە هەیە تۆ نەفەقاتێکی زۆر هەیە و حەسەیەکی زۆر کەمیش هەیە لە بودجە ئەجا ڕاستەیە غەڵەتە ئەمەیان شتێکتر ئەلمهم تۆ کەمە دەیە و من پێشبینی ناکەم تا سەری ساڵ مەسەلەن تا یەکێکی 2024 وەزعەکە بەو ڕادەیە باشە بڵێ وڵا هەموو مانگی معاش خۆم نەخێر بەڕاستی ئەتوانم بڵێم هەر بە وامێنێتەوە گە خراپ چارەسەر ئەوەیە زەختێکی سیاسیە حکومەتی عراقی کە زەختی سەر هەرێم ئەوەی کە هەرێم ئەیکا ڕەنگە لەوە زیاتری شوکە هێشتا ئەو حکومەتی عراقی چێوێ ئەوەی ئەوێت کە لە مێشکی خۆیاتی نەگەوەیەکانی بەغدا ببڕن لە مەسلەی نەود لە مەسلەی داهاتی ناوخۆیەوەی دکتۆرە باسی کرد ئەو کاتە خەڵکیش پشگیریان ناکە ئەگەر بیانەوەکان ببڕن ئەو قسێ زۆر جوانێ سا من وەکو لە ئەوڵا باسم کرد حتا تۆ 400,000 بەرمیل بکەی نەوت 400,000 بەرمیل نەوت بێتێ و ئەویش پارەکە بۆ بنێرێ هێشتا کێشەکە چارەسەر نابێت چکە ئەو 400,000 بەرمیل نەوتە کۆمپانیای دی ئۆن ئەو کۆمەڵێک کۆمپانیا هەیە کە مەسەلەن وەکو وا بڵێن سوکە منەظەمەیەکیان پێگەناوە ڕێکخراوێکیان پێگەناوە ئەو ڕۆژە قسەیان کرد وتیان ئێمە لە 31 دلار کەمتری بە هیچ شێوەیەک نەوت بەرهەم نانین و ئامادەش نین هیچ کۆمپانیایەکی تر بێت نەوت بەرهەم بێنە لەو حەقلانەی ئێمەیە ئیلا دوجار چی لێ لەو سەرەوە دوجار حکومەتی عراقی کەیتە حکومەتی هەرێم تەواو شەکەت ئەبێت حکومەتی عراقی یەت ئەپلای ئەکات بۆچی تەقدیمی چی ئەکات تەقدیمی شکاتێکاڵێ ئەم مەجموعە کۆمپانیایە لەگەڵ هەرێمێک لە هەرێمەکانە عقدی کردووە و وابێ ئەمانە هەڵوەشێتەوە و وابێ بێتەوە ژێر دەستی خۆم و دوجار ئەگەر هیچ حاڵەتێکی نێودەوڵەتی ڕوونەیەت ئاوای لێت ئەگەر هیچ حاڵەتێکی نێودەوڵەتی ڕوونەیەت سوپاسکەندەی وەختە دکتۆرە سەبارەت بەوەی کە ئێستا دەڵێن ئەو قەرزێکدانراوە بۆ مانگی 9 10 بەڕێز یاسایی دەکرێت بۆ کاتی تر بەکاربێنە چکە ڕەنگە هەوڵێکە بێ دوو موچە ینی زیانێکی لێدەن دەکرێت بۆ مانگی ئێستا حەوت نەدراوە هەژ نەدراوە بەکاربێنرێت چۆنە
ئەزانی ئەمە بەپێی ئەو بەیانەی وەزارەتی مالیە و هەرخۆشی وایە لە ڕووی قانونیشەوە دەبێت هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزیری مالیەوە عقد بکە لەگەڵ ئەو بانقەی عقدێکی قەرزەکەن لەگەڵ ئەو بانقەی کە قەرزەکەی لێوەرەگرێ اینجا لەو عقدەیە تەفاسیلەکە دیاریەکرێ ئەگەر لە عقدەکەیە طبعا بانقی رافدین و ڕەشید ئەوان تەوجیه لە وەزیری مالیەی عێراقەوە فیدراڵەوە وەرەگرن ئەگەر لە عقدەکەیە تەحدیدی کەن مەسەلەن بڵێ ئەمە بۆ موچەی ئەو مانگەیە و ئەوە بۆ موچەی ئەو مانگەیە ئەو کاتە نەخێر ئەبێ ئەوەی کە بۆ موچەی ئەو مانگەیە بۆ ئەو مانگە بەکاربهێنرێ یاخو ئەگەر بڵێ مانگانە بۆ ئەمەیە ئەبێ ئەوەی کە بۆ مانگی حوتە بۆ موچەی مانگی حوت بەکاربێنێ ئەوەی بۆ موچەی مانگی هەشتە بۆ مانگی هەشت بەکاربێنرێ بەڵام ئەگەر دیاری نەکات هەر ئاوە قەرزێکی بداتێ یعنی عقدی قەرزەکە دیاری نەکات ئەم قەرزە بۆ چ مانگێکە هەر بڵێ بۆ موچە و بۆ موچەی فەرمانبەران و تەواو ئەو کاتە حکوومەتی هەرێم دەستکراوە ئەبێ بەڵام لەگەڵ ئەوە شام پێم وایە ئەگەر عقدەکە دیاریشی بکە حکوومەتی هەرێم ئەگەر بۆ خۆی تەنظیمێکی داهاتی ناوخۆیی بکاتەوە لێرە دەتوانێت یعنی خۆی لێرە بەکاری بێنێ یعنی بۆ مانگێکی تر بەڵام لە تەسویە و لە پاکتاوکردنەکەیە کە لەگەڵ بانقەکەیە دەیکاتەوانەیە لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە دەیکاتەوانێ بۆ شێوە پاکتاوی بکە کە بۆ ئەو مانگە بەکارهێنراوە یعنی دەتوانرێت ئیشی تیا بکرێت ئێستا بۆی ئەو دوو مانگە نەفۆتێت دەبێت چی بکرێ مانگی حوت و هەشت وتت لە ئێستا لە ڕێکەوتنەکە وەزیر دارایی هەرێم دەکرێت واژکە کە بۆ مانگی حوت و هەشتە دەکرێت لەگەڵ بانکەکە ئەگەر ڕەشیدەوە واژۆ بکە دەکرێت یعنی وەکو ئەوەی وتم ئێستا نازانین عقدەکە چۆن دەبێت چکە هێشتا عقدەکە نەکراوە یعنی بەڵام ئەگەر نەڵێن بۆ چ مانگێکە ئەوە حکوومەتی هەرێم دەستی کراوە دەبێت بەڵام لە دوایە کە پاکتاوەکە ئەبێ وا پاکتاوکە کە ئەو 500 ملیاری بۆ هەر مانگێک لەو قەرزە بەکارهێناوە بۆ موچەی هەر مانگێک یعنی پاکتاوەکە بەو شێوەیە بکات بەڵام بەکارهێنانەکە دەکرێت بە نوعێکی تر بێ ینی ڕەنگە وازح بێ جەناب بەڵام بۆ خواردنی موچە بێ لە هەرێم بێ والله هەستی پێ دەکەی ینی خواستەکەی وەکو خۆی پێشتر هەبووە ئێمە سابقەمان هەیە لەگەڵ ئەو مۆزوعایە جاران حکوومەتی هەرێم وەزعی اقتصادی باشتر بوو زۆر لە ئێستا باشتر بوو و نەوتی دەفرۆژنەوت دەڕۆی بەبۆری ئینجاش پاشەکەوتمان هەبوو لێبڕینمان هەبوو نازانم چی هەموو شتێکمان هەبوو خۆ گونجاندنمان هەبوو ئەمانە ئێستا ئەگەر وەزعی مادی خراپ بووە و نەوت بەبۆری ناڕوات و ئەوانە تەوەقوعکرێ یعنی بەڵێ تەوەقوعکرێکە بەڵام ئەم بابەتە دەمێنێتەوە تا سەری ساڵ مەسەلەن ئێستا مانگی نوێیە موچەی مانگی حوت دەدەن مانگی دا موچەی مانگێکی تر دەدەن کە دەگەینە مانگی کۆتایی کە دەبێت تەسویەی ئەو ساڵە پاکتاوی ئەو ساڵە حساباتی ئەو ساڵە بکرێت و هێشتا سەیرەکەی دوو مانگ نەدراوە ئەو دوو مانگە پێم وایە کە یعنی نیەتی باش نەبێ حکوومەتی هەرێمی ئەگەر خەڵک بێدەنگ بێ بەڵێ سپاس دەکەم کاک دکتۆر سەبارەت بە ئەگەر بڵێن هەفتەی داهاتوو ئەم ئیتیفاقە واژۆ بکرێ دەکرێت لەگەڵ داهاتی ناوخۆ موچەیەک بدرێت لانیکەم موچەیەک بە ئەگەر تەمان ئەگەر ئیتفاقەکە ئەوە بێ کە 500 ملیار دینار وەرگێت و لەگەڵ داهاتی ناوخۆیە تر ڕەنگە تەرتیبی بکەن بەس ئەمە ئاوا بە پینەکراویە ئەبێت بۆ مانگی داهاتوو نەخێر بۆ مانگی داهاتوو ئەبێت 40-50 ڕۆژی تر بۆسین ئەنجا تا موچەیەکی تر درێواتە گاپەکە گەورە بێ واتە بۆ شایەکە گەورە بێ ئێستا کە 2 مانگ بێت تا سەری ساڵە بێ بە 3 مانگ و ڕەنگە بێ بە گاپەکەی گەورەتریش بێت مەسەلەن کە گاپەکەی گەورەتر بوو ئەو کاتە حکوومەتی هەرێمەکەوێتە ژێر زەختێکی زۆرەوە تەمان لە ڕایگشتی و هاوڵاتیان ئەمانەوە بەڕاستی خەڵک حەقی بەخای نییە خەڵک داوا لە حکوومەتی هەرێمەکە دەڵێت تۆ شتەکانێک تۆ ڕێکەوتی لەگەڵەیە من پارەم لە تۆ کەس داوا پارە لە بەغدا ناکە بەڵام ئەم گاپە ئەگەر واب بێنێتەوە ئەگەر واب بێنێتەوە زۆر بەترسیدارە بێت چونکە بارودۆخی تێکەوتی دەبێت لەسەر مەسەر لێکەوتی سیاسی و ئینستێبڵەتی یعنی بڵێن ناجێگیری حتا سیاسی و کۆمەڵایەتی و
ئەوە هیچ ئابوورێکی لە ئەکەوێتەوە یعنی هەژی ڕێژەی هەژاری زیاکات مثلەن لە دایرەکانە گەندەڵی زیاد بێت ئەو گەندەڵی کە هەیە زۆ زیابێت تەنانە گەندەڵی نەک لە ئاسی بەرز لە ئاسی نزمی شەوەی بڵاو ئەبێتەوە ئەگە ئەمە بەردەوام بێتەوان ئەجا دوای ئەوە وردە و دەوای لێ زعیفە بێ هەموو ئابوورێک هەروای لێ یەکەم جار ئابوورێکی زعیفەکەن کە وڵاتە بێ گەمارە بخاتە سەر وڵاتێکی تر ئەو وڵاتی کە گەمارەکەی خسۆتە سەری بەهێز بێ لە ڕووی ئابووریەوە وردە زعیفە بێ مش ڕێک وامان لاتوێ سەر بەرەمە بەوەها مەسەلەن تۆ یەکەم جار ئابوورێکە ئابوورەکەت زعیف ئەکات یعنی وەکوڵێ ئیفلیج ئەکات لە ڕووی ئابووریەوە ئەنج ئەو کاتە ئاسانە دەست بە سەراگرتنی بەس پێشتر هەر بۆی گەندەڵیەوە ئابووری هەرێمی فلیز نەبووە حتمما بۆی گەندەڵی داتینەوە ئەگەر ئێمە گەندەڵی لە هەرێمی کوردستان مەسەلەن گەندەڵیەک بە ڕێژەیەک هەبووە بە ڕێژێکی زۆر کەم هەبووایە حتمما ئابووریەکەمان متەنەوع بوو واتە کە تۆ لە سا 20 پشتە بەنەو دەبەست بۆچی وایە لەبەرەی کە تۆ ئەمەنەی گەندەڵی تایە ئەمەنە احتیکاری تایە کاکە احتیکار زۆرە واز لەوە بێنە کە احتیکار بە قانون من ئەوە مشکلەکەی گەندەڵی لە شوێنێک یەکێک ڕشوەیەک شتێک وەرەگرێت یا یەکێک زەویە گۆرەکە ئەمە شتێک ترە بەڵام احتیکار بە قانون ئەڵێ داتی ئەڵێ ئەم عەرزەیە بە قانون بۆ تۆ بۆم کۆمپانیایە کە بە قانون بوو تاو کاتە تۆ ناتوانانی نایبرەی گەندەڵی لە کاتێکە خۆی لە خۆیە لە ئابووریا زۆر دژایەتی احتیکارێکات ئەڵێ نابێ احتیکار بێ بازاری منافسەی تام مەبێت واتە هەموو کڕیاران و فرۆشیاران هەموو مستثمرین ئەتوان ئازادن لەوەی کە بێن ناو بازارەکە تۆ بە قەنەعەتی تۆ شتی وا هەیە مستثمرین دەوڵەمەندەکان بێن بە یەکسانی بێنە ناو بازارەکە و بە یەکسانی حسەی خۆیان دەستکەوێت لەو وەبەرهێنانێکە لە ناو شارەکانایە نەخێن نییە ئەگەر ئەوەمان هەبوایە ئەو کاتە ڕێژەی بەشداریکردنی GDP ڕێژەی بەرهەژدارکردن بە کۆی گشتی GDP بەرهەمی ناوخۆیی ڕێژەی کەمە بوو بۆ یەکەمتر پشت بەنەوە بەچین بەزەوتار لە 80 پشت بەنەوە دەبستین 75 پشت بەدەستین ئەو کاتە چی لێ کاتە کە نەوتەکەمان لێکردنەوە ئاوامان لێکەی بین ئەی سەبارەت بە داهاتی ئێستا بڵێن جگەر لە داهاتی ناوخۆ سنوورەکان و بازوور سومال ئەی داهاتی فرۆشتنی نەوت بەتەنکەر بۆ دیارنی نابێت شەفاف بێت حتمما بەس ئەمە داهی ئەوە من معشخۆرە ناکە مەسەلەن حکومەت هێرم لە ساڵی 1970 کردو طبعا خۆی ئەم ئیشەی کردو خۆ کەس نەیکردووە مەسەلەن لە ساڵی 1990 تا ئێستا قەبارەی خەرجەکانی دەوڵەتیان بەرز کردوتەوە لەبەر ڕازیکردنی ئەم لا ئەولا دوایش نەچێتی هەر بەسەر خۆیانە تەقیبەتەوە ئێستا وای لێ هاتووە مەسەلەن ئێستا هەرچەنەکەن ناتوان یەک شتی لێ بکەن و خەرجەکانیان زۆرە ناشتوان معاشکەم کەنەوە بڵن زیادەکە سەلام کابینە لیستی ئەوە مشکلەکە یارێک زیادی کردووە لە کاتێک باشە پرسیارەکە دامەزران لەسەر ئەساسی پێشبڕکێ نەبووە ئەسڵ هەر بە حساب دامەزران هەر نەبوو بەڵام کەسێکی پێشتری 880 میلیارد دینارمانە ئێستا بۆ بە 940 میلیارد باشە بۆچی 6 میلیارد دینار زیای کردووە لە کاتێکە خەڵکانێکی زۆر تەقاوت بوون مەسەلەن ساڵانە خەڵک خانەنشین ئەبێت ئێکە خانەنشین بوو بەلایەنێکەوە نیوەی معاشەکەی ئەڕوات زۆریشیان نەگنیوەی معاشەکەی ئەڕوات زۆرتریش ئەڕوا مەسەلەن 160 معاشەکەی ئەڕوا باشە بێ نەفقات کەم پێدەوە نەفقاتی ئەوەی هینی معاش بەس ئەوەی کە لە چوارچێوەی نەفقاتی تەشغیلیایە کەچکە سەرگەی زیاکە لێرەیە باشە خۆ ئێمە ئەوەی کە بینیمانە تاینات لە 2023 دامەزران هەر بنێنی هەیە بە تایبەتی بۆ هێزی چەک من هیچ داتایەکم لا نییە بەس قەنەعەت مێدا بەپێی ئەم ڕقەمە بێت بۆ خەڵک دەکرێتەوە دروست دەبێت ئەوەیە کێشەکە تۆ ئەگە ئەوە زیابکەی طبعا وەڵامچی 2 میلیۆن ڕۆژانە ملیۆنە بەرمیلیش نەفرۆشی بەش ناکات بەش ناکات یعنی تۆ ئەبێ بزانی بەرنامەکانت چییە چۆن ئابووری ئاڕاستەکەی تۆ بێ خەریکەوە بیت ئاڕاستی دایڤرسی ئابووری متەنەوع بکەیت ئێستا تۆ بە تەواو بەتەماین حکومەت هێرم نەفقاتەکانی زیاب بکەن نەفقاتەکانی زیاب بکات کە پارەکە لێ بڕا ئاوا لێکە ئێستا دەکەوت سپاس دەکەم دکتۆرە سەبارەت بە کارتماوە بەرامبەر بەغدای خود ئەوانەی کە لە پۆستی باڵاین لە بەغدان ئایا ڕۆڵیان چییە بە سەر و کۆمار دیگری سەرۆکوتێنان و کاروباری وزە وەزیری بڵێن وەزیرمان هەیە پەرلەمانتاری زۆرمان هەیە ڕۆڵیان چییە؟ بەڵێ لە ڕاستیە ئەمەی ئەم دۆخەی کە ئێستا هەرێمی کوردستان تێکەوتووە بەشێکی زۆری نەتیجەیە یعنی نەتیجەی حکومڕانی هەڵەی هەرێمی کوردستان نەتیجەی تەعاملکردنی هەڵەی حکوومەتی هەرێمی کوردستانە لەگەڵ حکوومەتی فیدراڵە سیرکە ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ ساڵی 2014 تا 2017 پێش ڕێفراندۆمەکە لەو کاتەکە داعش هەبوو یعنی بەشی هەرە زۆری ناوچە جێناکۆکەکانیش لەژێر سەیتەرەی پێشمەرگەیە بوو یعنی بە هیچ تاریخی کورد نەبووە کە ئەو هەموو ناوچە فراوانە لەژێر دەستی پێشمەرگەیە بوو بەڵێ سنووری کوردستان حەمرین بوو اینجا ئەو پشتیوانیە گەورەی کە لە کۆمەڵگەی نێودەوڵەتی و لە ئەمریکاوە هەبوو بۆ هەرێمی کوردستان لەبەرەوەی لە شەڕی داعشە دەوری هەبوو ئەوانە بە تاریخی کورد لەوانەیە ئەو پشتیوانیە گەورەیەش نەبوو بێ
تصورك أجر حكومتي هريمي كردستان ألم موقع بقوتها لو كاتاك أم قوتيها بو بهاتا لقلب غارب كوتاه يعني بتش قوتك وريك دكوتي شي رويدا أتواني أيتواني حكومتي هريم مرجكاني خوي بسر بغا بلام استا دكتورة ضلن ايوه بيش تانقود ورن ريك كون آخر أمان ريك نكوتن إجبار كران تسكو ورخنشتان لي ديجي بله ما ورخني مان لي جيري بله ورخني مان لي جيري بس وكو بداية وتم أما نوتي أن تسليم نكر بيان راقرتن يعني اگر او كاتا من يستنبقى ما او نتيجه يعني اگر او كاتا لقلب غارب كوتا نوتي تسليم بكردايا دلنيابك يعني هريمي كردستان لموقع كابو كديتواني مرجكاني خوي فرز بك بلام ابوري سر بخو بر ريفراندوم امانه ترهرني وي خاكا كشان لدز داو استا اما نتيجه أمريكا إسا تيكوتين نتيجة بقولة برسيارة كتير بوستا بالا كان جابويا استا يعني حكومتي هريم دائما اما امانود اما هاتوين يعني اواني كلا بغاها مو اواني كبوست يعني هبولا بغا من خوشم كبرلمانتار بوم امانود اما هاتوين شري هريمي شري دستوري هريمي كردستان كاين اي باشا او واجبي اما بلام ناكري حكومتي هريمي كردستان تشك ما نداته يعني او تشكينه داينه لبرو التزامي نذكر او كاتا استا كوتوت ام حالتي استا تصورنا كم ك بوني هیچ پۆستێکی باڵا لە عێراقا بتوانێت حلێک بۆ ئەم مشکل ئیلا پەرلەمانتارە نەتوانن شەڕ بکەن لە بەغدا ئێستا باشترێکە لەبەر ئەوەی کە ئێستا تا ڕادەیەک هەندێ هینی ئەو بابەتانەی کە ئەو مادەوبرگانەی کە لە بودجە هەیە حکوومەتی هەرێم جێبەجێ کردووە بەڵام دوای چی دوای ئەوەی کە نەوتی پێوەستێنرا یعنی لە مووقفێکی کەوتە مووقعێکی زۆر ضعیفەوە بەرامبەر بە حکوومەتی فیدراڵ اینجا کەوتە ئەوەی کە ئەوە جێبەجێ بکە طبعا ئێستا ئەو شروعی خۆی فەرزەکە نەوتەکە تەسلیم کەن بە تەواوەتی داهاتناو خۆ تەسلیم کەن ئەو کاتە کارتیان زۆر بەهێز دەبێت خەڵکی کوردستان لەگەڵیان دەبێت پەرلەمانتاران لەگەڵیان دەبێت زانی مشکلەکە ئەوەیە کە ئەوەی بەرامبەریشمان کە حکوومەتی فیدراڵە ئەویش کەسێکی حەسەن نییە یعنی واتە نیەت پاک نییە لەگەڵ هەرێمی کوردستانە ئەویش لەوانەیە کۆمەڵێ مەساڵح و بەرژەوەندی خۆی هەبێ بۆ ئەو بەرژەوەندیانە ئیش بکە ئەمە جگە لەوەی کە جەناب دوتە چارەسەر چییە من پێم وایە کە چارەسەرەکە لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە حکوومەتی فیدراڵیش گەورەترە ڕەنگە دەستێوەردانی نێودەوڵەتی هەبێ ڕەنگە دەستێوەردانی دراوسێ هەبێ ڕەنگە دوو جیهەت یعنی ڕەنگە دوو جیهەت دروست بوو بێ ئێستا جیهەتێک تورکیا یعنی قیادەی دەکات جیهەتێکیش ئێران قیادەی دەکات ئەمە ئیزافەتەن بۆ دەوری ئەمریکا بۆیە ئەمانە ئەم پێدراوانەیە ئەو ئەم متەغەیرات ئەو وجودی ئەم دەوڵەتانە دەوری دەبێت لە بەرەو پێشچوونی هینەکان ڕێکەوتنەکان لە داهاتووە بەڵام ئەمەش حکمەتی دەوێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە چۆن تەعامل یعنی چۆن پشتیوانی ئەمریکای لەدەستدا بۆ ئەوی ڕیفراندۆم بکات دوای ئەوەی کە نامەیان بۆ ناردن و ئەوانە ئەم جارەش حکمەتی دەوێت کە چۆن جارێکی تر بتوانێت هین دەستێوەردانی نێودەوڵەتی بۆ مەسلحەتی خۆی هین تێکەوە جەنابەت چی بێچارە سەر دەزانی و چاوەڕێ بکەن لە لانی کە موچێکدا بەش بکرێت لەو ماوەی داهات و بەزووی وەکو چارەسەر کە ئێستا حکوومەت بیری کەوتۆتەوە کۆبنەوە بکە لەگەڵ لایەنە سیاسیەکان پەیوەندی بۆیە کە پەیوەندی بێت چیەوەی با من لە جەناب بەڵێ بەڕاستی مەسەلەی دابشکردنی موچەوە مەسەلەن ئەم موچەیەشدا ئەی مانگەکانی تر چۆن خەرجەکانی خۆ التزامی پێوە ئەکەیت مشکلەکە ئەوە نییە ئەم مانگە موچە بدرێ فەرمو ئەم مانگەش ئەوە درا ئەوە بە هەفتەیەک هەموو وەزارەتەکان درا ئەی مانگی داهاتوو یعنی حتا ئەو قەرزش کە لە بەغای ئەڵێ بۆ مای سێ مانگە دەبێت ئەوە سێ مانگی ژایتێ 3 مانگ تریلیۆنێک و 500 ملیار دیناریایتێ هەموو مانگە 500 ملیار دیناریایتێ فەرزنە لەگەڵ داهاتی ناوخۆیە بەشی شکرەوە سێ مانگە شکرە ئەی ئەوانی تر ئەی داهاتەکان ئەی چاوەڕێوە نەبین کە بوو یاسای بوو جێبەجێ بکرێت چونکە ئەمڕۆ حکوومەت خۆی وتوێتی دەڵێ پشکێرێم 16 تریلیۆنە
بۆ مانگانە دەبێت تریلیۆنێک و 375 میلیارد بێت چاوەڕێوە نبینی کە بودجە جێبەجێ بکرێت بەڕاستی ئەو 16 تریلیۆنەی کە حکومەت هێران باسیەکە کاتێکە بێت کە بودجە عێراق ئەو 107 تریلیۆن دیناری کە باسی کات هەمووی 100% وەکو خۆی جێبەجێ بێت بن لە ڕوانگەی ئابووریەوە پێ دەڵم کە ئەو 107 تریلیۆن دیناری کە بۆ 3 ساڵ دانراوە جاتۆ سەریگە ساڵی 2023 ساڵی 2024 ساڵانە توانن بەڕژێ لە ساڵدەبی گۆڕن ڕیسکێجوڵێکەکەن ینی ئیعادەیەکەنەوە دووبارە جەدۆلەکان ڕێگەخەنەوە بەڵام تۆ بۆ ماوەی 3 ساڵ ئەمەدانراوە کاتە تۆ بۆ ماوەی 3 ساڵ ئەوەنە بەرەگەی بەڵام من پێ دەڵم لە 100% بودجێ عێراق ئەوەنە بە فعلی خەرج ناکرێت ئەو خەرجەی کە خەرجەکرێت لەوە ئەدەنێت لەوەش بۆ مەرجە ئەدەنێت کابێت نەوتەکە تەسلیمێت بۆ چارەسەرێک دەبینی بەڕێزت نەخێری چارەسەرێک نابینم لە ئێستا چارەسەرێک نابینم ئیلا چارەسەری سیاسی نەبێت کە ئەمریکا ئیعاز بە عێراق کابێت بەو شێوەیە ڕێبکەون کە ئەمریکا ئەوێت بەڵام ئەمە پێم وابێ ئیعازی ئەمریکایە کە پێشتریش ئاگاداری کردوونەوە ساڵ دو ساڵەمە پێش ئاگاداری کردوون لە ڕێگەی نوێنەرەکانیانەوەتە پلاسخار بێ هەست کەسێکی تر بێت پێی وتین ئاگاتان لە خۆدانە ئەو بکەن ئێمە طبعا نایکەین هەرێمی کوردستان ناکە ئێکە نایکەی ئاوا گەماروی ئابووری دەخست بەس بەجەناو دابووری ناسی بەس سەرسەری سیاسی دەبینی ئابووری نابینی نەخێت لەبەرێکی کێشەی ئابووری لە عێراقا نییە تا بڵێ وڵا پارەی نییە هیچ کێشە لەوەشدا نییە کە بڵێ وڵاناتەکە نافرەشێ ئەفرەشێت سوپاسان دەکەم سوپاس بۆ وەرزان دکتۆر بەهار محمود و دکتۆر کامران خان سوپاسی ئەمەدەبوونتان دەکەم سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ